لانە سیاسیەکانی قەزای خورماتوو لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا لە سلێمانی کۆبوونەوە ئەوان دەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە جارێکی دیکە دۆخی خورماتوو ئاسایی بکرێتەوە ئەو زیانانەشی بەر کورد کەوتووە قەرەبوو بکرێتەوە. نوێنەرانی کورد لە بەغدا دەڵێن لە هەوڵی پێکهێنانی لیژنەیەکی پەرلەمانین بۆ کۆکردنەوەی بەڵگەکانی تاوان لە خورماتوو تا لە پەرلەمانی عێراق شەڕی گەڕانەوەی مافەکانی کوردی لەسەر بکەن. طبعا خۆشبەختانە هەموو فراکسیۆنە کوردستانەکان بە یەک دەست کار دەکەن لەسەر ئەو مەلەفە و داوامان کردووە کە لیژنێکی پەرلەمانی تشکیل بکرێت لە هەموو پێکاتەکان بۆ سەردانی خورماتوو بۆ ئەوەی کە لە نزیکەوە هەموو پەرلەمانتار یعنی بیبینێت چی پێشەلکاری کراوە و چی پێویستە بۆ ئەوەی کە پێکەوە ژیان لە نێوانی پێکاتەکان جارێکتر بگەڕێتەوە. هەر کەسێک تاوانی کردووە لە هەر پێکاتەیەک لە هەر نەتەوەیەک دەبێت بدرێتە دادگا چونکە بە هیچ شێوەیەک پێشەلکاری مافی مرۆڤ مەقبول نییە بێ دەستور. قایمقامی خورماتوو کە ئێستا لە شوێنی ئەو قایمقامێکی تورکمان بە وەکالەت دانراوە دەڵێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تاوانێکی زۆر بەرامبەر کورد لە خورماتوو ئەنجامدرا. ئەوان داوا لە حکومەتی هەرێم و لانە سیاسیەکان و پەرلەمانتارانی کورد لە بەغدا دەکەن بێدەنگ نەبن لەسەر ئەو تاوانانەی دەرحەق بە دانیشتوانی خورماتوو کرا کاریش بۆ ئاساییکردنەوەی دۆخی شارەکە بکرێت. لە کۆبوونەوەشیاندا لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سلێمانی باسییان لە دۆزینەوەی ڕێگە چارەیە کرد بۆ سەندنەوەی مافەکانی کورد لە خورماتوو. وەزئی ئاوارەکان زۆر لە بارودۆخێکی زۆر خراپە ئەژێن لە هەموو شوێنەکانە بە تایبەتی ئەم زستانە هاتووە و خەڵک لە خورماتوو کە دەرچووە زۆر بە ڕەشوڕووتی دەرچووە بۆ ئێستاکان زۆر لە دۆخێکی خراپە ئەژێمە و کۆمەڵێ تاوان کراوە بەڕاستی ئێمە گەرەکمان لە ڕێگای ئەمانەوە دیکۆمنتی کەین و ئەوانە پۆلیێن بکرێت و بدرێتە لایەنی پەیوەندیدار کە ئەو کۆمەڵە خروقاتانی لە خورماتوو کراوە چێتە تاوانی جەنگەوە. چەندین بەڵگە و دۆکۆمێن لەسەر تاوانەکانی حەشتی شعبی و حەشتی تورکمانی لە خورماتوو ئامادەکراوە. بۆ پشت ئەسووریش پێدەچێت تیمێکی پەرلەمانتاری عێراقیش کار بۆ کۆکردنەوەی بەڵگەکانی تاوان لەو شارە بکات. دوجار هەموو ئەو بەڵگانە لە پەرلەمانی عێراق دەخرێنە ڕوو. بەڵام پرسیارەکە ئەوەیە کورد دەتوانێت مافی کوردانی خورماتوو وەربگرێتەوە یان شەڕی بێهودە دەکەن. ڕەمی عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.